بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتتان باش. سعی ئەرمانم بۆ بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆ پێویستە لە سەر 8 مارس قسە بکرێت. 8 مارسی ئەم ساڵ تایبەتیە بە بۆنەی بزوتنەوەیەکی شۆڕژگێرانە کە لە جەرەیاندایە و میلیۆنهاژن لە ئێران چاوەڕوانی ئاڵوگۆڕێکی بنەڕەتین، نەتەنها چاوەڕوان بەڵکو بۆ خۆیان دەستەندەرکاری ئەم بزوتنەوەن، کچان و ژنانی ئازا و تێگەیشتوو هاتوونەتە مەیدان. 5 مانگە کە ڕژێمی هاری جمهوری ئیسلامی بە گۆڕ بسپێرێت. لە پەیوەند بەم مەسەلەیە هاوڕێیان مەلەکەی عیزەتی، هەڵاڵەی تاهیری و سەعیدی یەگانەم داوەت کردووە کە سەرنجتان بۆ تۆژەکە ڕاکێشم. لەگەڵمان بن. هاوڕێیانی عزیز، سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامە و مەمنونم لەوەی کە داوەتی منتان قبول کرد. زۆر مەمنون. منیش سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست و هەروەها بۆ هاوڕێیانم لێرە سەیدی یەگانە و مەلەکەی عیزەتی و هەروەها بۆ مەمنون. منیش سڵام مەس بۆ هاوڕێیان و بۆ بینەندگان تەلەڤیزیۆن پەرتو. هاوڕێیان ئیجازە بدەن لە هاوڕێ مەلەکەوە دەست پێ بکەم. 113 ساڵ لە 8 مارس تێپەڕێ. بڕیارێک کە درا دژ بە چەوسانەوەی ژنان و دژ بە نظامی سەرمایەداری کە چەندە نابەرابەری تایە، بە کۆیلەتی تایە بەرامبەر بە کۆمەلگا بە تایبەتی و بە تایبەت لەسەر ژنان. بۆچی تا ئێستا بە سەرڕای تێپەڕبوونی 113 ساڵ لەم بڕیارەی کە دراوە بۆ ڕۆژی جیهانی 8 مارس ئێستاش ئێمە هەر شاهدی ئەم هەموو نابەرابەری دژ بە ژنانی لەناو کۆمەلگای جیهانیە، نەتەنها لە ئێرانە کە ئاپارتایدێکی جنسی هەیە؟ فەرموو هاوڕێی مەلەکە، ئەم پرسیارە ئاڕاستی توێیە. فرە مەمنون هاوڕێسایی بۆ وەخت و ئیمکانی کە فراهەمتان کرد. وایە 113 ساڵ ئیمساڵ 113 ساڵ لە ئەوەڵین جارێکە ڕۆژجیهانی ژن بە عنوان ڕۆژژن ئەعلام کریا ئەگوزەرێ. ئیجازە بن بەلەوە بێژم کە ئەم ڕۆژە پەیوەندێکی تایبەت و تەنگاتەنگی هەست لە تەک کۆمونیستەکانە، لە تەک سۆسیالیستەکانە. بۆ ئەوەڵین جار حزب سۆسیالیست ئەمریکا بە دوای 1970 کە تەظاهرات لە ژنان لە نیویۆرکا دەستی پێکرد، حزب سۆسیالیست ئەمریکا مەسئلەیە مەترح کرد، ئەم بە ئیصلاح بەحسیە هاوردە بین کە بە عنوان ڕۆژجیهانی ژن یاد بکرێ لە مبارزات ئەم ژنگەلە. لە دوای ئەوە لە 1911 لە دانمارکە کۆنفرانسێک بوو لە ژنان سۆسیالیست کە لێنە مجددەن لەسەر ئەمە تاکید کریا کە ڕۆژ ژنان ئەعلام کردێ بە عنوان ڕۆژێکی جیهانی، بە عنوان ئەوەی کە ڕۆژ کە حقوق ژن حقوقی جیهان شمولە لە توا دنیا و بەرهەر ئەم مەبنا حق و حقوقیشی ئەشە ڕسمیەتی بێ، خۆی ئەشە ڕسمیەتی بێ و یادێ لە فەداکاری ئەو ژنگەلە کە بۆ ئەوەڵین جار لە نیویۆرک کام تەظاهراتیانە خستە ڕێگا و عەلەیه نابەرابەری حقوقی و عەلەیه نابەرابەری جنسیەتی قسەیان کرد. ئەمانە تواوم کەسکەلا کە لەم پرۆسا دەخیل بووگن ئینسانهایەکی سۆسیالیست و جنبشێکی سۆسیالیستی و کۆمونیستی لە پشتەم جەریانەوە بووگە. دەرنەتیجە بۆ ئێمە کۆمونیستان تایبەتە، بمە کۆمونیستەکان یەکی لە ڕۆژگەل مهمە و بەتایبەت ئیمساڵ کە خیزشێکی انقلابی بە ڕەهبەری ژنان لە ئێرانە لە جەریانە بووگە. منتها بۆچە بە دوای 113 ساڵە هێشتا ئەشێ لەسەر مەسئلەی ژن قسە بکەین؟ بەشێکی مربوطەوێ بە ئەم مەسئلەی جەهانی بوونیە و ئەمەی کە ئەساسەن ڕۆژێک بەم ناوە سەبت کریاگە و گرامی داشتم ڕۆژە بۆ کەسکەلێک کە معتەقدن بە حقوق بەرابەر بدون هیچ قەید و شەرتێ لە توا زەمینەگەل اجتماعی اقتصادی و جنسیەتیە. ئەمە مهمە کە ئەم ڕۆژە زیینک بێت، قسەی لێو بکەین، گرامی داشتی بۆ بگری و بێسڵاح ئیجازە نەی فەراموش بێ و خاک بخوا.
مسألة دومي أمسكا بطور واقعي سرمایه‌داری والسيستميكا للدنيا حاكمة هشتا جن وكو إنسان لفريلة جيجلا وكو إنساني درجة دوبة حصوته حقوقي نية قتل جنان هلا درصديكي بأن زبانا زندگی که فشاری بسر هرچی انسان کانو هست خارج لجنسیت فشاری دو برابر لسر جنان امانه بوگه با عواملی که جنان با وجود پیشرفت‌هایی که للدنیا حاصل بوگه هشتا مسئله برابری جنسیتی لفرجی گلا برابری حقوقی برابری اجتماعی اقتصادی لفرجی گلا بطور واقعی غایب بیت لأوروبا ولا بشي لكشورجل الأمريكية طبعا جنازعيت يعني بالنسبة لكشورجلك كبيصلاء جين في دنيا الشرقية جهان السيفون بمعنايك وبخصوص لكشورجلك إسلام زدا وضعية فرفر خراوترا مسب بياك سالاري وقوانينك لنا حاكمة إجازة داقا كجن بمراتب ديان جار لجير سلطو لجير تحقيرو لجير حقوشي ولجير فريستم قلا بيتك بطور واقع اگر لم رجا ولا تواتول صلاة قصيلنا كي وياداوري نبيت ام مسألة هيش وقتواناوي للدنيا السرماية قطعا تشتايك سورتي قرقا حقوقي درياغا ولا ننظر منه حدا أقل من وابي ركمو كل أمبرا بريا لو وسعتا لو أفقا لو جهان بينيا كإيما باورمان هسبي لجامعيكي سوسياليستيان كامبزيرا وحربو دليلا وتن لهشت مارس ياداوري هشت مارس بو إيما أهمية تايبتي هز كأما بيت بمسألة روش سپاس دەکەم هاوڕێمەلەکە هاوڕێ هەڵاڵی تاهیری دێمە لای تۆ هەر لە پەیوەند بەم پرسیارەیە ئێمە دوای 113 ساڵ ئێستا چرتر لە جاران شێرگیرتر لە جاران لە ئەلەیهی نابەرابەری نایەکسانی هەڵاواردن دوش بە ژنان خەریکی خەباتین پێت وایە ئەمە چۆنە بینی تۆ بۆچی تا ئێستا ئەمە مەیسەر نەبووە بەجێیەک نەگەیشتووە کە ژنان ئاسوودە وەکو هەر مرۆڤێکی تر لەو کۆمەلگایە مافی یەکسانیان بێت بەڵێ پێشکی بە من دەست خۆشانە بکەم لە هەموو ئەو کەسانەی کە لە چەند مانگلەوە پێشەوە لە داخلی ئێرانەوە لەم 5 مانگەی ئەخیرە کە زەحمەتیان کێشاوە هەر ئێستاش بەرەو پیری 8 مارسە چین لە دەروەی وڵات زەحمەتێکیشن بۆ ئەوی کە مەراسمەکان سخانڕانی تەزاهورات سەنگەرهای خیابانی هەرچی لە هەر حدێک کە ئەتوانن خەریکن بە نامەڕێزی بۆکەن بەڕاستی دەستیان خۆش بێ هیوادارم کە هەر بەرنامە و تەرحێکیان هەیە بە سەرنجام بگات و هەمیشە ئێمەش لە کەناریانین بە سەهمی خۆشمان ئێمە لێرە ئەم نەخشە ئەنوێنین لە دەرەوەی وڵات وەزیەتی ژنان لە عەسری سەرمایەداریەوە کە تماشایەکەین با زۆر زۆریش نەگەڕێنەوە بە دواوە زۆر ئۆریانتر و ڕۆژ بە ڕۆژ خراپترەوێت بۆچی لەبەرەوەی کە خودی وجودی ژن و کار و زەحمەتێک کە ئەیکێشێ هەمیشە منبعی دەرامەدێکی گەورە بۆ خودی سەرمایەداری بووە کە سوء ئیستیفادەی لێ کردووە کە بۆی بۆتە سوود و سەرمایە کە هەرگیز کە ژنانی لەو موقعیەتە ناخۆش و سەختە هێشتۆتەوە و هەرگزیش پوڵ و ئیمکاناتی فراهەم نەکردووە بۆ تەرمیمی ژیانی خۆیان و خانەوادەیان دەنەتیجە منبعی سوودێکی زۆر گەورەیە بەنابەرئین تا زمانێک کە سەرمایەداری هەیە سەرمایەداری ئیمڕۆ لە ئۆریانترین شکلی خۆی تەجاوز بە حقوقی ئینسانەکە تەجاوز بە حقوقی ژن بۆی ئەسڵە بۆی ئەساسە بۆی زۆر مهمە هەر بۆیش ئێمە ئەبینین لە سەتحی دنیای لە کام کوێرە دو کچاوی لەکەی تا کام سیستمی مدرن کە تماشایەکەی ئەزیەت و ئازار نائیداڵەتی فشارهێنان تەبعیز لەسەر ژنان بێداد دەکات دیارە لە بەعزە شوێنێک خۆی ئینسان بە مەقایسە ناتوانێت بیکە مەسەڵ مقایسەی ئەفغانستان وەختێکە ژنێک سەنگسارەکەن لەگەڵ مقایسەی ژنێکە لە ئوروپا با وجودی تحصیلاتی کامل کەیەتی بەڵام هێشتا هەر حقوقی نابەرابەری هەیە لەگەڵ هاوکاری خۆی 5 ملیۆن خانەوادە فەقیرن فقط لە
ئینگلیسا کە بەیانیان نانیان نییە بێن بە منداڵەکانیان کە بچن بۆ مەدرسە و ئەم دایکانە بێکارن و ئەم دایکانە حتا ئیمکاناتی ئەوڵیان بۆ بەهداشتی خۆیان نییە کەوابێ لە هەر دەرەجەیە کە تماشاکی لە سەرحی دنیا سەرمایه‌داری ئەزیەت و ئازار فشارهێنانی بۆ ژنان سیستماتیک کردووە وای لێ کردووە کە ئەسەر قبوڵاندوێتی بە کولی جامعە وای لێ کردووە کە توانایی ژنان تا بتوانێت هەمیشە لە هەموو ئەرزەیەکە مەحدودەکە بەڵام جبهەی مقابل دیارە لە هەموو شوێنێک هەمیشە مبارزەمان کردووە هەر بۆیش بەو میزانە کە ئەبینین ئەزیەت و ئازار و فشار هەیە لەسەر ژنان بە عناوینی شکل و هەموو ڕۆژێ باستەولید دەبێت هەموو ڕۆژێ دروست دەبێتەوە فعالینی زۆرتر دێنە مەیدان ئێترازاتی زۆرتر دەکرێت و خەڵک زۆرتر هاواریان لێ هەڵستێ بۆ ساڵی 2008 ئەگە بگەڕێنەوە کە زۆر دوونێ لە دورەیە یەکێک لە حرەکەتە گەورەکانی جنبشی ژنان ئەوە بوو کە ئیت بەڕاستی بەس تۆقی سەریان گەیشت فشار و ئەزیەت و ئازار لە برازیلەوە لە شیلیەوە لە هێندەوە لە پاکستانەوە لە ئوسترالیاوە لە ئیتالیا و ئیسپانیاوە بە تایبەت کە تەزاوراتکان دەستی پێکرد ژنان بە قابلمە و بە کەفکیر و بە هەموو شتێکەوە هاتنە دەر و هاواریان ئەکرد کە ئیتر ئەزیەت و ئازار لە عەلەیهی ئەوان بێداد دەکات چ لە حازی ماڵی و اقتصادیەوە چ لە حازی بێکاریەوە چ لە حازی بەهداشتەوە چ لە حازی ئەزیەت و ئازاری ناوماڵەوە کە هەموو ڕۆژێ ئاماریە چوتە سەر و چ لە حازی ئازار و ئەزیەتی سیستماتیک لە نوعی برازیل کە دەوڵەت لە عەلەیهی ژنان ئەزیەت و ئازارکە بە ئیزافەی وڵاتانی ئیسلام زەدە کە وەکو ئەفغانستان و ئێران و عێراقن کە چی بەسەر ژنان ئێنن بەنابراین تا زمانێک کە ئەم سیستمی سەرمایه‌داریە هەیە و بەو شدەتەی کە سیستمی سەرمایه‌داری تعرض دەکات بە حقوقی ژنان حقوقی بەشەر ئەز جوملە حقوقی ژنان وەزعیەتی نابەرابەری بێسامانی بێکاری فەقر ئەزیەت و ئازار هەمووی لە سەرکەی خوارەوە بێ زۆرتر وەزعی ژنان خراپە بێ و هەر بۆیش بانگوازێکی جەهانی پێویستە کە چی بکەین لە مەقابلی ئەم هەموو ئەزیەت و ئازارەیە جاب هەر وەکو هاوڕێ مەلەکەش ئیزافەی کرد لە وڵاتانی ئیسلام زەد و خاوەرمیان و شمالی ئافریقا و بەشێکیش لە ئاسیا تەماشایکە کە بە قودرەت گەیشتنی 4.5 لە ئیسلامی سیاسی کە لە قودرەتایە چی بەسەر ژیانە هێناوە کە ئەوە بۆ خۆی منبعی سروەتێکە و نەهادێکە بۆ خودی سیستمی سەرمایه‌داری حفزی ئەو مەسەبە دواکەوتوانە حفزی ئەو ئاداب و ڕوسم و دواکەوتوانە بۆ خودی سیستم های سەرمایه‌داری زۆر مهمە ئیتر لەبێ لازم ناکە حزوری ڕسمی بروکراتیکی هەبێ لەبەرەوەی کە کەشکۆڵی ئیسلامی هەیە لە فلانجێکە یا لە گۆشەیەکی ئافریقا فەرهەنگێکی دواکەوتوی عەلەیهی ژنان هەیە ئەو سەردەرێنێ وەزیفەی ئەزیەت و ئازاری ژنان بە ئەورداگرێ و بەو جۆرە کۆنتترۆلی ژنان کۆنتترۆلی بەشێک لە جامعە لە دەستەگرێ بۆ ئەوی کە بتوانێت فەقر زۆرتر بەسەر خانەوادەکانە تەحمیلکە کەوابوو ئیمساڵە بەیەکێک لەو ساڵانە بێ کە دووبارە وەکو 2008 هەموو ژنان لە هەموو جێگەیەک ڕاپەڕن و خۆیان متحدکەن لەگەڵ جنبشایەک کە مەوجودە لە جامعە وەکو جنبشی کاریگەری وەکو جنبشی بازرسیستەکان معلمان جنبشای دیکە و متحد بن و بڵێن ئیتر ئێمە ئەم وەزیەتە قبوڵ ناکەین. زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە. هاوڕێ ساییەگانە دێمە لای پرسیارێکی کە لە تۆ بکەم هەر لە پەیوەند بەم ئاخری قسەکانی هاوڕێ هەڵاڵەوەی کە پێویستە چی بکرێت لە 8 مارسی ئەم ساڵکە فعالەتێکی چڕوپرتر بکرێت. ئێمە شاهدیەوەین کە لە ئێرانە هەمیشە ژنان مقاومەتیان کردوە دژ بە جمهوری ئیسلامی چالاکانی بواری بەرابەری ژن و پیا و هەوڵیان داوە مەراسم بگرن ئەمما ئێستاتر 8 مارسی ئەم ساڵ تایبەتیە تەوازنی قوا گۆڕاوە ژنان لە ئاستێکی ملیۆنیە وریا بوونەتەوە ترسیان شکاوە و دژ بە ڕژێمی ڕژێمی جمهوری ئیسلامی هاتوونەتە مەیدان. پێت وایە 8 مارسی ئەم ساڵ چۆن دەبێ بەرگوزار بکرێت و چی ئەکرێت کە ڕێکخراوەکانی ژنان چالاکانی سیاسی کۆمۆنیستەکان هەر لێستا و خۆی بۆ ئامادە بکەن؟ میکرۆفۆنەکەت کەرەوە تکایە.
عفو مشكلة مش اسمان سلام ابو بينران لمورد هشت مارسو خو كشمانا قدارين نتنيا مثال سالگل گذشتیچا مراسم هشت مارس ببرگزاری روژن لشارکانی کردستانا سنتي بو براسي وهر سال بشوغل مختلف تشكل مراسمات تشكل قردة همائية بشوغل مختلف روجا برحال گرامیان دانیاگەوە بەرحاڵ بە قەتنامە و بە بەیانیە و بەم جۆرشتانە بەرحاڵ لە جنبش ئازادیژن دفاعیان کرد لە خۆڵژن دفاعیان کرد عەلەیە پارتای جنسی بەرحاڵ ئێعتراز و مەراسمیان بەرگوزار کردووە هەروەش کە تۆ ئیشارەت پێ کرد طبعا ئیمساڵ ئەوزاع متفاوتە نسبەت بە ساڵگەر گوزەشتە هەنە دەورەیەکی ترە هەندە شرایەتێکی ترە خیزشی انقلابی چەند مانگە دەستی پێ کردووەوە لە کنار باقی جنبشکە ئیجتماعی ترەوە جنبش کرێکاری وەک معلمان وەک جوانان جنبشنان بەڕاستی زۆر نەخشی بووەوە لە سەف ئەوەڵ مقدم مبارزە حزوری بووە و دۆرێکی تازە ڕاستیکی لەم جنبشکە ئیجتماعیە لە خۆی نیشانداگە و هەروە کە ئاگادارین نە تەنیا لە ئێرانە بەڵکو سایە ژنان نەخشی ژنان مبارزەی ژنان لەم دۆرە عەلەی جمهوری ئیسلامی عەلەی وەحشیگەری جمهوری ئیسلامی خەتەن دەنگی داسەوە چەرێکی جەهانی پێیا کرد لە نەتیجە انتظار و تەوەقع ئەوەیە تەبیعەتەن لە شرایەتی ئیستا لە وەزیەتی ئایستا تەبیعەتەن هەم ژنان هەم جوانان هەم پیاوان بە گشتی جامعە بە گەرمی بچێتە ئیستقبال هەشتی مارسەوە علاوە بەر موقعیت ژنان کە ئەم ئیمکانە ئەدا بە نەزەر من لەم ڕۆژە کە مەراسماتێکی زۆر وەسێ بەرگوزار ببێت فراتر لەوە خودی موقعیت جمهوری ئیسلامیشە تۆ تماشاکە موقعیت اقتصادی بۆحرانهای متعددی کە یەخەی گرتووە و بەتایبەت ئەم خیزشی انقلابی کە چەند مانگە دەستی پێ کردووە جمهوری ئیسلامی بە شدەت تحت فشار قەرارداگە و عەلا ڕەغم وەحشیگەری و دەستگیری و سەرکوب و اختناقی کە حاکمی کردگا بەڵام ئێعتراز و مبارزە دروستە مقدارێ فروکشی پیاکردگە ئێعترازات خیابانی سەنگەرغێر خیابانی مقداری عەقەبنشینی پێ تحمیل بووگە بەڵام ئەوێنی ئێعتراز و ناڕزایەتی لە ئەحتساب کرێکاریە و تا معلمان تا بانشستەکان بیگرە دەستی پێ کردووە مەجموعەی ئەم معادڵاتە ئەم فاکتۆرگەلە بە نەزەر من نیشانەدا کە شرایەت ئەمڕۆ شاید ئیمساڵ لە هەشتی مارسا بە نەزەر من ئەو ئیمکانە ئەدات بە ژنان بە جوانان بە پیاوان کە شان بەشانی یەک و متحدانە و هەمبەستە بە نەزەر من بێنەمەیان وە کومەکەن لە درێژەی خیزش انقلابی و لە تەقویەت مبارزات انقلابی لە ئێرانە عەلەی جمهوری ئیسلامی و هەرچی فرەتر وادارکەن کە ئەم ڕیشە تەبدیلکەن بە سەنگەرێ تەبدیلکەن بە ئیمکانێ بۆ ئەوەی کە فرەتر جمهوری ئیسلامی تحت فشار قەرار بدەن جمهوری ئیسلامی وادار بە عەقەبنشینی بکەن و تبدیلی کەن ئەم ڕۆژە بە دەستاوەردێکی بۆ خۆیاندا ئیدامەی ئەم انقلاب و خیزشا کە لە ئێرانە دەستی پێ کردووە ئەوەی کە چەکردن بە نظر من خودی جامعە تەجربەی زۆرە لەم زەمینە تاوەجێگە بە کوردستان هەڵەگەڕێتەوە هەروەی کە ئیشارەم پێ کرد ساڵهای ساڵە ئەسەن بەرگوزاری هەشت مارس سنەتێکە لە جامعەی کوردستانە لە بەرگوزاری مەراسم لە سارنگەل کە مردمێکی زۆر بێسڵاتیان بەشدار بووگە لە گردە هەمایگەلا کە بە شرایەتگەر مختلف لە موقعیتگەر مختلفە بەرگوزاریان کردگە ئەم سنەتگەلە بە نەزەر من بە فراوانی نسبەت بە ساڵگەر گوزەشتە ئەتوانێت بە ئیصلاح بەرگوزار ببێت علاوە بەر ئەوە بە نەزەر من ئەمڕۆ ڕۆژێکە کە هەموو کەسەبی تەلاشکات بە تراکت بە شعارنویسی بە بەنار تەلاشکەن بە لە هەموو شتێکا بە نەزەر من ئەم ڕۆژە بەرچاو بخەن ئەم ڕۆژە ئیصلاح گەورەی بکەنەوە لە ئەنزار جامعە لە ئەفکار عمومیە بەتایبەت لەم شرایەتە زۆر 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 مهمە زندەباد ئازادی زندەباد بەرابەری ژن و پیاک زندەباد ڕۆژجەهانی هەشت مارس مجموعەی ئەمانە بە شێوەگەر مختلف لە خیابانە لە گەڕەکەکانە لە مەراکز عمومیە بە نەزەر من لە مەدارسە لە دانشگاکانە ئەتوانن ئەم ئەقداماتە دەست پێ بکەن و فەزایەکی بە نەزەر من زۆر رادیکال و زۆر انقلابی بە وجوو بێنن عەلەی جمهوری ئیسلامی عەلەی فەزای اختناق عەلەی ژنستیژی جمهوری ئیسلامی عەلەی ئاپارتای جنسی علاوە بەرەوە ئێمە لەم دۆرە شاهد بەرحاڵ تەشەکولگەل انقلابی بووگین لە محەلاتە جوانان لە دانشگاکانە حتى خودی ژنا لە محیتگەری کە حزوریان بە نەزەر من ئەتوانن بە بەرگوزاری مەراسمگەر بە تدوین قەتنامەگەر عەلەی ئاپارتای جنسی دەرتفاع لە حقوق ژن بەرابەری ژن و پیاک
ئەتوانن بەنظر من دەست بە ئەقداماتی بکەن فەزای سیاسی جامعە بە نەف جونبش ئازادی ژن بە نەف جونبش ئینقلابی و شۆڕشی کە لە ئێستا ئێرانە عەلەی جمهوری ئیسلامی و بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی ها لە ڕێگەوە و دەستی پێکردووە تەقویەتی کەن ئێدامەی بدەن و بە نەزەر من جەمعی بکەمەوە ئەم ڕۆژێکە بە نەزەر من ئەتوانێت بەم مەجموعەی ئەقداماتەوە و بە ئێعتراز و ناڕزایەتی و بەرگوزاری مەراسمگەر مختلف لە هەموو شارەکان کوردستان لە دەروێ کوردستانیشە تبدیل کەن بە سەنگەرێت بۆ تەقویەت مبارزەی ئینقلابی و شۆڕشی ئینقلابی لە ئێرانە تەبیعەتەن بۆ ئازادی و بەرابەری و ڕەفستەم و تەبعیز هەر نەفستەم و تەبعیزی عەلەی ژنان عەلەی ئەو بنیامگەر لە جامعەی ئێران و کوردستان. سپاس هاوڕسە یەگانە هەورە مەلەکە دێمە لای تۆ ئەگەر شتێکت هەیە ئیزافەیکەی بە قسەکانی هاوڕسایی لە پێوەند بە تایبەتمەندی ئەم ساڵ لە 8 مارس و چکردنەکان ئێستا توازنی قوا گۆڕاوە ئەتوانن لە ئاسێکی بەرینی کۆمەڵایەتیە لە هەموو شارەکانی کوردستان ئەم ڕۆژە ڕێز لێ بگرن داواکاریەکانیان مەترح بکەن ئێوە چیتان پێ بە نەزەرەگا کە بزیایکەن بۆ ئەوە جا بچۆن سەر پرسیارێکی کە لە ئێوە من ئەو گۆشەگەلەکە هاوڕسایی شاری پێکرد ئەو مواردەکە هاوڕسایی شاری پێکرد کامۆن مۆرتەییدا من وازانم ئەمە ئیمکان پەزیرە بە تایبەت بە دوای خیزشێکی ئینقلابی کە 5 مانگە بە ئەشکال مختلف زمانی لە کەف خیابانە زمانی لە بان ماڵەکانەوە زمانی بە شعارنویسی زمانی بە ڕووسەری ئاگردایین بە ڕووسەری پەرتکردن و ژن و پیاک دەست لە دەست یەک لە مقابل ڕژیمێکی زد ژن و ئاپارتایدیە بێسان لەم شرایطە بە نەزەر من حضور ژنان و ئیدامەی ئەم موقعیەتە ئیدامەی ئەم شرایطە و ئیدامەی ئەم مبارزاتە بە تایبەت لە ڕۆژ 8 مارسا جارێکتر نیشانە کە ژنان لە مقابل جمهوری ئیسلامیە کۆتا ناین تەن بە بەردەگی نان تەن بە نابەرابەری نان هەر ئەو جۆرە کە 44 ساڵە نەیانداگام منتا ئەوجی لە توول ئەم خیزش انقلابیە بوون بە نوکتێکی شارەکەم حجاب هیچ زمانێ ئەو حجابەوە مەدەنەزەر جمهوری ئیسلامی بوو هیچ زمانێ ژنان لە ئێرانە لە کورسانە لە باقی شارەکانە هیچ زمانێ ئەو جۆرە ڕعایەت نەکریا کە جمهوری ئیسلامی لە تەح قەلبی وەگەرەکی بوو بێت حتا حضور ژنان لە جامعە منع حضوریان ئەوە بوو کە جمهوری ئیسلامی گەرەکی بوو منتها ژنان لە خیابان لە ماڵ لە مەحەلکار لە مەحەل دەرس و دانشگا و ستوحترا حضوریان پیا کرد حضور قەویان پیا کرد و هیچ وە حجابیان قبول نەکرد بۆ معنە منتها لە توولم خیزشە ئاگرداین حجاب و تبدیل حجاب بە شتێکە بێسڵا تەحقیرەکەی فڕەیەی ئەی خەیتە ژێرپات لە گەدماڵیەکەی ئەمانە نوکاتی بوو کە بە تۆر واقعی جمهوری ئیسلامی زەخمێکە لەبان دڵیە و زەخمێکە لەبان کل لە تاریخیە و ناتوانێت فەرامۆشیکە ئێدامەی ئەمە دۆرێ تر بە جمهوری ئیسلامی سابتەکە کە مەحف ژنان لە جامعە مەحف ژنان لە زیندگی و نادیدەگردنیان حتا نەقەناعەت بەوەی کە شەهروەن دەست دووەم بن شەهروەن دەرەجەی دووەم بن بەڵکو مەحفیان لە تەسویر عمومی جامعە ئەمە شتێکە کە جمهوری ئیسلامی جارێتر ئەبینێت جارێتر تەجروبەیەکە و با تەوەجۆ بکە بحرانێکی تیا قەراری گرگا ئایسەیتر ژنان لە خیابانە فرە ڕاحەت بدونە ڕووسەریە ڕۆنس دەرەوە هەرچەند تعدادێ لات و لۆمپەن ممکنە بەر بە ئەدەی بگرن وەلی ژنان یعنی بووگە بە مەسئلەیەکی کامڵەن نێژم کامڵەن ولی تقریبان جا افتاده کە ژنان بێ ڕووسەری حضور پیاکەن لە خیابانە و پەزیرفته شده است و لااقل پیاگەلێکە شعور و دەرک و دەرەجەی بێسڵا فەرهەنگیان بێنەگەیگە کە ئەمە مەسئلەیان نەوێ هاوڕاهیەکەن تەکیانە و ئەمە کامڵەن یەکێ لەو ئیمکاناتە و یەکێ لەو مەقتع گەلەسە کە ژنان جارێتر ئەتوانن نیشان بن کە هەن لە سدرە مبارزاتە کە کارێکەکەن ڕاجە بە سەرنوێشت خۆیان تەسمی بەگرن ڕاجە بە زندگی خۆیان ڕاجە بەوە کە چە بکەن چۆن زندگیکەن چۆن بڕۆنە بەرەوە قبلەنگەن ساڵگەل گوزەشتێ شاهدەوە بووین مەسەڵەن لە کێف و لە سەحرا و لە خارج لە شارە ژنان حزوریان پیا کرد بەخشن شیرینیان پەخشە کرد بەخشن گوڵیان پەخشە کرد ئەمانە گشتی خاصە وەلێ نە ئیمساڵ
بطور واقعي من حداقل شخصا خۆم هیچ وەخت معتقد نەبووگەم حزور لە کێف و دەشت و چازانم سەحراکان شارەکان کورسان یا شاید جێگەگەلتری شەروە فرز زەربەیە عەجیب و غەریب لە جمهوری ئیسلامیە یا حتا فرق گرامیدا شتێکی مهمە بۆ 8 مارس منتها ئیمکانەکە ئەوە بووگە و بالاخره ئەوە چووگە بەرەوە منتها ئیمساڵ بەطور واقعی کەف خیابان عرسێ خیابان ئەتوانێت جێگەی ژنان بێ ئەتوانێت محل و جێگەی نمایش قدرەتیان بێ هاوسوتێک پیاگە هاوسوتێک ئینسانەکانە هاوسوتێک هەر کەسێکە کە ئەلێه بێ حقوقیە ئەلێه تەحقیر ژنە ئەلێ ئاپارتای جنسیە ئەلێه حجاب ئیسلامیە ئەلێ هەر نوع نماد و نمودێ لە بێ حقوقی ژنە بێنە دەرەوە بەقەڵ هاوڕێسایی شعار بنووسن پلاکارد بنووسن لەبان دیوارەکان و شعار نوویسیکەن لە خیابانە حزور پیاکەن لە مرکز کارە لە مرکز تەحسیڵە حزور پیاکەن دانیشتووەکان و فرە کەسکەلتر کە لەم ئەرسان نیشانیان داگە کە فعالن و کارێ لەسیان بەرتێ ئەمە تەوەقعی گەورە نیە حداقل لە شرایطێکە کە ئایسە لە ئێرانە حاکمە تەوەقع فرێک نییە. زۆر سپاس هاوڕێمەلەکە هاوڕێ هەڵاڵی تایری 8 مارسی ئەم ساڵ تایبەتیە هەروەکو هاوڕێیانی شاریان پێکرد جاران ئەیانوت ژنانیش هاوشان لەگەڵ پیاوان هاتوونەتە مبارزە و مەیدانی خەبات ئێستا بەپێچەوانە ئەڵێن پیاوانیش هاوشان لەگەڵ ژنان لەم بزوتنەوە بەشداری جدیەکەن یعنی کاراکتێرێکی تایبەتی ویژەگیەکی تایبەتی هەیە 8 مارسی ئەم ساڵ بۆ حزوری ژنان لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیە لەلای ئێوە پێ دوایە بە شێوەیەکە بە شێوەی دۆفاکتۆ ڕژیمی ئیسلامیان وادار ینی بە شکست کردووە کە ئێتر حجاب مەسەلەیەکی جدی نەماوە گەشتی ئێرشاد و ئەمانە تەلویحەن لاچووە هەرچەند هێزەکانیان بردوتە ناو بەشەکانی تری هێزی سەرکوت بۆ سەرکوتی کولی ئەو شۆڕشێکە لە ئارادایە پێ دوایە چی ئەکرێت لەم سەردەمەیە دوایی ئەگەرش مەجال هەیە تۆ بە ئەیوانی کەسێکە لە کۆمیتەیەکای لە بریتانیا کە جان ماکدۆنەڵ یەکی لە ئەندامانی پارلمانی بریتانیا ئەم ساڵ هاتە مەیدان لەگەڵ ئیتحادیە کارگەریەکانە کە بۆ پشتیوانی لە بزوتنەوەی کرێکاری واروەها شۆڕشی ژنان لە ئێرانە کارایکی جدی بکەن جەلسێ لە پارلمانگیرا وە قەرارە 8 مارسیش لێرە بەرگوزار بکرێت کە تەبعەن لە شارەکانی کەشە یا لە وڵاتانی تریشە ئەم بەرنامە هەیە تۆزەحاتێکمان بۆ بدە لەو بابەتەشەوە تکایە فەرموو بەڵێکانی مەلەکەیە ئەبێ بڵێم کە لە بیرمان نەچێت کە جمهوری ئیسلامی لە 43 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی زۆر سەخت و سیستماتیک تەواوی تەشەکلهای ژنان تەشەکلهای ئیجتیماعی مەمنوع کرد بە تایبەت حساسیەتی شەدیدی لەسەر تەشەکلهای ژنان بوو بەتایبەت لەناو تەشەکلهای ژنانیش حساسیەتی بێنەهایەت شەدیدی لەسەر جنبشی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ژنان بوو چاپەکان بوو کۆمۆنیستەکان بوو ئەفرادێکی زۆر تەبعید کران نابود کران سەربەنیست کران زیندانی کران ئەزێت و ئازاری خۆیان و خانوادەیان کران و تەشەکلەکانیان تارومار بوو بە تۆری کولی یعنی لە چەند ساڵی ڕابردوو بەخشەنەوەی کە ژنان دەچوون لە کێوەکان مەسەلەن شیرینیان پەخشە کرد و جێشتیانە گرتووانە بە دەلیلی نەبوونی ئەو تەشەکلانە بوو کە جێیان خاڵی ئەبینی وەلی جورئەتیشیان نەبوو چونکە مەمنوع بوو هەموو شتێک چونکە بلا فاصلە دەوریان نەگرتن ئەنی وەزیەتی ژنان لە شرایەتێکی ئاوا خەریکە دووبارە خۆی بازسازیەکاتە بە عنوانی سازماندەهێک ئەمما بە عنوانی ئینقلابیونێک بە عنوانی جنبشێک دقیقەن هەرو شتەیە کە باسیەکەن کە هەر بۆ خۆ هەم تۆ ئیشارەت پێکرد هەموو هاوڕێیان کە ئەسقەزا ئەمە ژنانن دەفعە هاتنە مەیدان پیاوانن کە دەوریان گرتوون پشتیبانیان لێ ئەکەن و لەگەڵیان هەمڕاه ئەبن بۆ ئەو حرەکەتانە وەجێ خۆیەتی کە لە 8 مارس دووبارە یەک حرەکەتی گەورە بکەن و بە دنیا بە محیتی بە خودی ئێران بە خودی کوردستان
بە دراوسەکانیان بۆ بە سەراسەری دنیا نیشان بنەوە کە ئەمە هەمان ژنان کە حجابیان سووتان و ئیمڕۆ لە 8 مارسا ئێلامی یەکەن کە مطلقاً جمهوری ئیسلامیان ناوێ هیچ سازشێکی لەگەڵ ناکەن بە تایبەت مەسەلەی سازشکردن لەگەڵی مهمە چونکە هەر ئێستا ئێمە ئاگادارین چەنێ گرایشات و قوتبندی‌های متفاوت کراوە کە خۆی هەرەوە بەخشان تەسیردانێ لەسەر جنبشی ژنان تەسیریشی داناوە جنبشی ئازادی خوازی ژنان ئەبێ بزانێت کە لەگەڵ کێ متحدینی ئەو کێن لە کەناری کێ ئەوێستێ کێ لە کەناری ئەوێستێ و ئەبێ چی بڵێن بە متحدانە و پلاتفۆرمی قبول بکەن ئایا مەسەن هەرو شعاری کە ڕۆژی ئەوەڵدایان نە بە جمهوری ئیسلامی بێ بڕوکرێ ئەبێ ئیدامەی بن ئەمە شعاری ئەسڵی ئەوانە چۆنی ئیدامە پێ بن ئەبێ بچێتە ناو فازێکی کەوە لە حرەکەت چونکە ئیتر لە مەرزی حجاب سوزاندن و حجاب لابردن هەروکو مەلەکە کوتی زۆر جێگا ئەسەن حجاب مەسەلە نیەتەوە بوو برایەوە هەموو کەسێ ئەوواڵێ سیمایەکی دیکەی هەیە بازێک لە بە تایبەت شارە گەورەکان کابوو ئێستا وەختی وەیە کە ئەو فعالینەی کە پێشووتر مەجبور بوون چوونەتە ژێر کانالهای زێرزەمینی هەمومان ئاگادارین کە جمهوری ئیسلامی لەناوە پووکە ئیتر ناتوانێت و خۆشونەت و ئازیێت و ئازاری کە قەبلەن کردوێتی وەکو جاران بیکات هەمومان نزانی کە چەندە جنبشی ژنان خۆشناون ئەو فعالین و ڕەهبەرانە خۆشناون و متحدبوونی ئەو فعالینە و دەرکەوتنیان و دووبارە باسازی ئەو سازمانانە و ئێعلامی ئەو قەتعدامە مهمانەی کە ئەو ساڵانێک ئەیان کرد و دووبارە بیهێنەوە مەیدان هەموو ئەوانە ئیمڕۆ ئیمکان پەزیرە من ناڵم لە ڕۆژی 8 مارسە بێ هەمووی بکرێ ئەمە ئیمکانی ئەوەی هەیە کە قەتنامەهەیەکی زۆر باش و ڕادیکاڵ سکولار بە چەپ لە نوعی هەرەوە مەشهوری کە ئێستا ئیتحادیەهای کارگەری و حتا ناوی 2 سازمانی ژنانیشی تایە ئەعلام بکرێ لە ڕۆژی 8 مارسا وەکو خاستی ژنان کە دقیقاً چیانەوێت بۆ حرەکاتی ئەترازی ڕۆژانەیان داخوازەکانیان چییە ئەوە یەکێکیان نەتوان بێ حزوریان لە تەظاهورات و سازماندانیان لە تەظاهورات نەحزور ئەوانە بێ سازماندە بن و هەموو کەسێ داوەتکەن ئەبێ لە هەموو متحدینی خۆیان داوەتکەن کە مهمان نەبن بەرگوزار کننده بن بڵێن کە ئێمە مهمانمان ناوێ ئێمە هەمووتان ئەبێ بێن لەگەڵمان ئەبێ یەکدەنگ بین ئەبێ هەموو سەحەماڵ بین بۆ ئەم حرەکەتە سەراسەریە بەڕەهبەری ئێمە کە مەسەن فعالینی ژنی هەموو هەرەکەتکانی کە ئەتوان وا بکەن ئەمە لە مۆردی ئیمکاناتێک ممکن لە کوردستان پێش بێت لەڕابطە لەگەڵ حداقل لە مۆردی ئینگلیسەوە بە ئیشارێکی پێ بکەم ماوەیەک لەوە پێش حدودی تقریبا 2 مانگ لەوە پێش کلەن اشتها و تەمایل و حتا ئەوەی کە ڕۆحیان چوە سەر ئیتحادیەهای کارگەری لە ئینگلیس و بەشێک لە بالاخره حزبی کاری ئینگلیس شخصیەتایەک از جمله جان مەکدۆناڵد هاتن و پشتیبانی خۆیان لە طبقەی کارگەر کرد لە ئێران لە جنبشی ڕادیکاڵ و ئازادی خوازی ژنان کرد لە ئێران و بە نوعێ هەویست کارێک بکەن لە عینی حاڵ قشرێکی زۆریش لە فعالین ئەحزابی سیاسی سازمانهای چاپ کە ساڵهای ساڵ مبارزەمان کردووە یەکێک لەوانە خودی منم خودی هاوڕێ سەعیدین کە هەمومان دەرگیرین ئەمانە هاتین بە یەکەوە یەکدانە کۆمیتەی مشتەرکمان دروست کرد کە دیارە جان مەکدۆناڵد و ئیتحادیەهای کاریگەری ئینگلیس بە تۆری مشخص ئێلامیان کردووە و ئێمەش هەموو ئەزوی کۆمیتەکەین لەسەر یەک سری خاڵی مشخص و دەرخواست دەستمان کرد بە دروستکردنی کەمپینێک و بۆ دفاع لە کرێکارانی ئێران بۆ مبارزاتیان و دفاع لە حقوقی ژنان تا ئێستا چەندین پاناڵمان بەرگوزار کردووە کە پاناڵهای سیاسی و هەموو دەفعەیە بە تعدادی زۆرتر و زۆرترە بێ یەک تەظاهوراتی سەراسەریمان ئێلام کرد و داوای پشتیوانیمان لە سەتحی سەراسەری کرد لە کانادا و ئوسترالیا لە ئەمریکای شمالی و ئیسکاندیناویەوە لە فەڕەنسەوە لە ئالمانەوە لە هەموو ئەوانە پشتیوانی لێکرا بەشێک لە ئیتحادیەهای کاریگەری بەشێک لە ئەحزابی کۆمۆنیست
ئەو وڵاتە ئەوروپاییانە بە شکل شخصیت های ناسراوی چاپ و کۆمۆنیست خەریکن دێنە پشتی ئەم کۆمیتەیە و ئەڕۆین بەرەو ئەوەی کە ئینتەرناشناڵیکەین سەراسەریکەین و ئەمان هەبێ لە دەرەوە بە سەهمی خۆمان ببین بە دەنگی کرێکارانی زیندانیانی سیاسی ببین بە دەنگی کرێکارانێکە ڕەهبەرانی واقعی ئەو جنبشان بەڵام سفریان خاڵیە هەموو ڕۆژە موردی تهدید و عەزیەت و ئازارن هەر ئان احتمالی هەیە بیان نێرن بۆ زیندان خانەوادەکانیان لە وەزیەتێکی فەلاتکردبار زندگیەکەن بەڵام لە مقابلە کارگەرانێکی زۆر ئێعتمادیان بەم شخصیەتان هەیە بەم تەشەکلانە هەیە و حازرن کە لە پشتیان بن بۆ هەر حرەکەتێکی ئێترازی ئەم کۆمیتەیە زۆر علاقەمەندە کە لە دەرەوەی وڵاتیش شخصیەت‌های ناسراوی ئێرانی شخصیەت‌های چەپ و کۆمۆنیست شخصیەت‌های کارگەری بەم پەیوەست بن هاوکاریمان لەگەڵ بکەن بە هەموو جۆرێک لە رابطە لەگەڵ 8 مارسا مشخصەن بەرنامەمان ئەوەیە کە ئەس قەزا 8 مارس ئەبێت یەکێک لەو نقطە کلیدیانە بێت کە دووبارە زەنگێکی کە لێ دەینەوە سەراسەری و بڵێن کە جنبشی کرێکاری و جنبشی ژنان متحدینی تەبیعی یەکترین و پشتیوانی یەکترین و ئێمە پشتیوانیان لێ ئەەکەین لە پشتی خواستەکانیانین ئینعکاسی ئەدەینەوە لە سەطحی ئوروپایی حتا ئێمە بەرنامەڕێزیمان هەیە بۆی کە حرەکەتێکی گەورەی اعترازی دەست پێ بکەینەوە داوا بکەین لە دەوڵەتانی دەرخواستێکمان هەیە مانیفێستۆیەکمان هەیە کە نووسیمانە کەمان هەیە لە وڵاتانی دیکەش وەختێ تەئید کرا منعکسی کەینەوە ئەمان هەیە بە نوعێک دەنگی میدیایی و سوسیال میدیایی جیهانی تەبەقەی کارگەر بین چونکە بە هەموو جۆرە سەرکوتی ئەکەن لە هیچ کوێ ناهێڵن ئێترازەکانی بڵاو بێتەوە ئەوەندەی وا ئیران ئەنتەرناسیۆنال و ئایەتۆڵا BBC و فڵان میدیایی جیهانی کە لە پشتی ئەرتەشی ڕاستن لە دەرەوەی وڵات هەر ئەوەندەش ئەوانە خەریکن سەرکوتی جنبشی تەبەقەی کارەگەرەکەن سەرکوتی جنبشی ئازادی خوازانەی ئینسانەکانەکەن ئەس جملە ئیژنان کەوابوو ئێمە ئەتوانین دەنگی بەشێک لەوە ئێترازاتە بین لە دەرەوەی وڵات و منعکسی کەینەوە خەڵکانێکی عادی زۆر لەگەڵ ئێمن بەڵام نازانن چی بکەن نازانن چۆنمان کۆمەکەن نازانن چۆن یارمەتی بکەن خەڵکی مەعمولی ئوروپایی لەگەڵ ئێمن و وەختێک کە قسەکانی ئەم جەماعەتی ڕاستە بیستن ئەڵێن بۆ خۆیان باوجودی کە زۆریش تێناگەن ئەڵێن ئەمانە ئەڵێ خەریکن هایجەکی ئەم ئینقلابی ئێوە ئەکەن یعنی تا ئەو حەدە مەسەر متوەجه ئەبن کە ئەم حرەکەتە هەیە کەوابوو بە هەم طبقەی کارگەر و هەوادارانی هەم فعالینی حقوقی ژن هەم فعالینی حقوقی بەشەر لە دەرەوەی وڵات چ ئێرانی بن چ غەیری ئێرانی بن چ ئوروپایی بن ئەتوانین متحدانە دەنگی ئینعکاسی دەنگی جنبشی کاریگەری جنبشی ژنان لە داخلی ئێران سپاس دەکەم هاوڕێ هەڵاڵە ئیزافێ بکەم بە قسەکانی هاوڕێ هەڵاڵە ئەمساڵ هەرەوەی کە قەرارە ڕێپێوانێکی گەورە بۆ یەکەم جار لە تاریخی بزوتنەوەی کرێکاریێرە نەبووە هی بریتانیا حەدەقەل کە بۆ ڕۆژی جیهانی ژن بێنە مەیدان و لە خیابانە لەسەر شەقامەکانە تەزاورە ڕێبخرێ ئەمساڵ ئەو کاراکرێکە هیوادارم تەدارێکی باشی بۆ ببینرێت و بۆ دفاع لە ژنانی ئێران ئەمساڵ هەرکەیەکی گەورە شکل بگرێت هەڕسای یەگانە دێمە لای تۆ ئەم پرسیارە کەمتر پەیوەندی بە 8 مارسەوەیە چون ژنانێکی زۆر لە زیندانەکانی جمهوری ئیسلامیان کە بەشێکیان ئازاد کران بە ئیزافەی مەجموعەیەکی کە لە چالاکی سیاسی جمهوری ئیسلامی لە ڕازیە خامنەی تەبعاً بە ئیسلاح عەفوێکی دا و بوو بەهۆی وەی کە کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی ئازاد بکرێن هەدەف چی بوو لەم عەفوی عمومیە کە دای و جەماعەتێکی ئازاد کرد دیارە هەزاران نەفەر دەیان هەزار نەفەری دەستگیر کرد ئێستا بە بەهانەی عەفو ئەی هەوێ مەرحەمەتی خۆی نیشان بەدا دیان نا بەڵکو تحتی فشارە میکرۆفۆنەکە تکایە بکەرەوە عفو اتفاقا زۆر ڕەبتێ بە 8 مارسەوە بە نظرم سوالی زۆر باشە لە دڵ ئەم تحەوڵ و بەرحاڵ شۆڕشا کە دەستی پێکردووە ئەزانین لە توول چەند مانگ گوزەشتا هەزاران ئینسان لە فعالین و مبارزین لە خیابانەکانە دەستگیر کردیان هێشتا لە زیندانەکانە
سەدها کەسیان کوشت چاو داها کەسیان کوێر کرد لە ژن و لە پیاو لە مبارزین لە خیابانەکانە تەبیعەتەن ئەم تعدادەکە ئازادکراون نسبەت بە تعداد زیندانیەکان چه پێش ئەم ئێعتراز و خیزشە چه دوای لە توول ئەم خیزشە هەر هیچ نییە بەڕاستی دەبێت وە زیندانیەکان ئازادکرد زیندانی سیاسی ئازاد بکرێت و اتفاقاً مەسەلەی زیندانی سیاسی یەکێ لە مەسایلگەری مهمی تحوڵاتی سیاسی ئێرانە یەکی لە عەرسەگەر مبارزاتیە کە اتفاقاً زۆریش ڕەبتیست بە ڕۆژ 8 مارسەوە دەبێتەن دەبێت لە ڕۆژ 8 مارسەوە یەکی لە شعارەکان یەکێ لە داخوازیەکان جونبشنان یا 8 مارس دەبێت ئازادی زیندانیەکان سیاسی بێت و هیچ ئینسانێک مبارز هیچ ئینسانی حق ناوێ بەخاتر ئێعتراز و بەخاتر مبارزە و بەخاتر داخوازەکانی زیندان بڕێت شکنجە بکەیت و مەجموعی ئەمانە ئەوەی کە جمهوری ئیسلامی بۆ لەم شەرایطە ئەفویدا تعدادی زیندانی ئازاد کردووە بەنظرم توانین دەلایل مختلفی ببێت یەکی ئەوەسە کە جمهوری ئیسلامی گەرەکی هەموو شتێک عادی نیشان بدات بژی ئەوە شۆڕشی بوو اختشاشی بوو دەستی پێکرد ئەوەی کە توانیمان کردمان تعدادی زۆرمان گرت کوشتمان بڕیمان چاو بنیامەکانمان کوێ کرد ئیسا قدرتمان نەس و ئیمکانمان نەس و تعداد زیندانی ئازادەکەی ئیتر تەبیعەتەن ڕەبتیاندا بە دەهێ فەجر و ساڵگرد ئینقلابەوە خامنەئی جەدات کە مورد تەنەفرە لە جامعە ئێرانە وەرفرەیەک لەو ئێعترازات وتە شعار عەلی خامنەئی بووگە وەک ئێستا ڕاهبەری جەدات کە فرێک ئەم جنایەتکارە لە واقعا بەدەستور ئەو ئیجرا کردێت بەناو ئەوەی کە بەرحاڵ ئەفوکات و یا دڵی سوزیاسە تێدانی زیندانی ئازادکە ئەمە نکتێکە نکتەی دووەمەوەسە بە نەزەر من خودی هەم خودی جمهوری ئیسلامی دەزانێت هەم سەرانی جمهوری ئیسلامی بە عناوینی مختلف باسییان کردووە لەم دۆرە کە سەرڕای ئەوەی کە جمهوری ئیسلامی بە کوشتن و بڕین و ئەرعاب مقداری عەقەبنشینی کردگە بە ئێعترازات مردم وەلی چاوەڕوانەوەکردن کە دووارەم خیزشە دەست پێ بکاتەوە ئەمە دلایل مختلفی هەست ئیتر موقعیت مردم یانی لە واقعا هیچ شتێک تەغیری نەکردگە تەنیا شتێکی تەغیری کردگە ئەوەسە کە مردم لە ئێعترازات خێبانی مقداری عەقەبنشینیان کردگە وەلا هەموو ئەو داخوازیەکان هەموو ئەو مشکلاتە هەموو ئەو مەرارەتە کە مردم لە جامعە ئێرانیاسە کەمەکان هەر سەرجێگەی خۆیان نەوەی کە هیچ کام لەمانە حل نەبووگە بەڵکو تشتی دەبووسەوە بۆ حەلان اقتصادی تەشی دەبووسەوە و نازانم ناڕزایەتی فرەترە بووسەوە فەقر و فەلاکەت فرەتر بووسەوە حتا دەتونم چەند مانگی گوزشتە لە نەتیجە جمهوری ئیسلامی چاوەڕوانەوە ئاکات نەتەنیا جمهوری ئیسلامی نەتەنیا سەران جمهوری ئیسلامی بەنظرم هەموو کەس ئەفکار عمومی دنیا ئەزانێت کە ئەم شۆڕشە ئینقلابیە ئەم تەحوڵە ئینقلابیە ناخەفێت بەدەلیل ئەوەی کە جامعە نیازی هەست بە تەغییر بەخاترەوە مشکلاتیان هەست مشکلات مەحیشەتیان هەست اقتصادیان هەست اختناق هەست فەقر هەست سەرکوب هەست و بتۆر واقعی ئەم جامعە جمهوری ئیسلامی گەرەک نییە ئەگەر ئیمڕۆ بە دەلایلی کە ئیشارەم بکرد عەقەبنشینی کردووە قەتعاً شۆڕشە دووبارە سەر بەرزەوە کاتەوە خودی جمهوری ئیسلامی لە نەتیجە بە نەزەر من خەریکە بەم شێوە نیشان دەدات کە بەرحاڵ بە نوعێک بێسڵا خۆی پێی وایە عەقەبنشینی کە بنوعی جامعە ئارام کە بنوعی دڵ مردم خۆشکە یا حداقل طرفدارانی و بەشی لەو جامعە کە هێشتا متوهمە هێشتا بە قەول معروف لە حاشیەوە هێشتا دەخالەت ناکە هێشتا لە مبارزە بەشداری ناکاتوانە کە کەرەی بەم شێوە مقداری ئارامش لە جامعە بە وجود پێێت نکتەی سێوەمەوەسە بە نەزەر من فشار بینالمللی و ئەفکار عمومی و دەوڵەتگەر لە دنیا لەسەر جمهوری ئیسلامی زۆرە بەشێکی بە نەزەر من لە ئازادی ئەم زیندانگەرەوەسە کەرەکە زیگناڵێکە بە نەزەر من بە دەوڵەتگەر خارجی بە ئەمریکا بۆ مەسئلەی مذاکرە و بە هەرحاڵ دووبارە لە سەرگرتن مذاکراتێک جمهوری ئیسلامیشە ئەمان سەر بە نەزەر من جەنبێکی هەست جەنبێکەکە جمهوری ئیسلامی لەم شەرایەتە بەرحاڵ مبادرەتی کردگە بە ئازادی تعداد زیندانیان سیاسی بەخاتەوە لە دنیا دەنگی داسەوە کە تعداد زۆر گیراون زیندانی کریاگەن شکنجە کریاگەن حتا تەجاوز کریا فرێک بنیامەکان ئەعدام کریاگەن چەند نەفەر دەتوو لەم خیزش ئینقلابیە و مجموعەیە ئەمانە گەرێکە بە ئەفکار عمومی نیشان داد کە بە هەرحاڵ خەریکە زیندانی سیاسی ئازادەکە و سیگناڵێک هەتات بە دەوڵەتگەر بورژوازی ئەز جملە ئەمریکا بۆ مەسلەی مذاکرات و دووبارە خۆشویشتەکەوانە و دۆرێتر لە مذاکرات هەروە کە ئەزانین بلەخەرە ئەم تەحوڵە ئینقلابی کە دەستی پێکرد ئەمەڵەن مەسلەی بەرجام و مذاکرات لەسەر بەرجام ئەمەڵەن بردی بۆ دوای ئێستا ئەم
خیزش انقلابیە واتوانە بردی حتا بۆ دۆرەی ڕۆحانی بە تۆر واقعی وەگەرێکی بم تەرفەندگەرە جمهوری ئیسلامی دووبارە وارد مناسبات و بەرحاڵ مذاکرات تەک دەوڵەت ئەمریکا و غەرب بێ لەسەر مەسەلەی بەرجام و غیرە ئەمانە مەجموعەی دەلایلی کە بە نەزەر من لەم شرایطە جمهوری ئیسلامی مبادرەتی کردگە بە ئیسلاح ئازادی تەدای لە زیندانیەکان سیاسی ولی بە هەروە کە ئشارەم پێکرد مەسئلەی زیندانیان سیاسی ئەلانی کە لە مەسائل مهم جامعەی ئێران تحوڵە ئینقلابیە یەکی لە ئەرسەگەت بسیار مهم مبارزاتی و نظر من لە هەر قدەم لەم مبارزە ئەس جملە 8 مارس ئەبێ یەکی لە شعارەکانمان یەکی لە بە ئیسلاح هنگل مبارزاتی من مسئله آزادی زندانگر سیاسی بید بدلیل ئەوەی کە حبس ئەم زیندانیگە لە 20,000 زیندانی کە فرێک لەمانە لە اعتراضات و مبارزات خیابانە دەستگیرن توان مبارزەی بە ئیسلاح ئەم خیزش ئینقلابیەوە جمهوری ئیسلامی بە حبس ئەم بنیامگەرە ئەم توانە گەرەکیە ئەم خیزش ئینقلابیە ضعیف کار لە نەتیجە تلاش و آزادی زیندانیان سیاسی بە نظرمێکی لە ئەرسەگەر مبارزاتی کەشی زۆر مهم بگین و بێزافێ لە 8 مارس بێ یەکی لۆ شعارگەلە بێ کە بە نظر من لە جنبش ئازادی ژن لە مەراسم 8 مارسە لە قەتنامەکانە بەیانیەکانە عنوان کردی و تلاشی بکەن بۆ ئازادی زیندانیان سیاسی. هاوڕێمە لە کاگەشتێکت هەیە زیای بکەی بە قسەکانی هاوڕێسایی یەگانە فەرموو ئەگەنا دێمە سەر پرسیارێکی کە لە تۆ. جوواوەکەی فرە مەبسووت و من شتێکم نییە ئێزافێکم. زۆر چاکە با تۆ بەوەی کە دەور و نەخشی مەساب و ئەم سنەتە دواکەوتوانە لە کۆمەلگای ئێرانە وجودی هەبوو و ئێستاش بێگومان دەوری هەیە و کاریگەری خۆی هەیە لەسەر کۆمەلگا. ئێوە وەزعەتی ژنان لە بواری کۆمەڵایەتی ئازادیە تاکە کەسیەکانیان ئەمانە چۆنە بینن لەم سەردەمەیە؟ بخشن با ئاوا بێژم لە شرایەتێکا کە خیزش ئینقلابی هە لە مەیانە لە شرایەتێکا ژنان ڕەحبەری ئەم خیزشیانە هەست قسەکردن لە بار موسیبەتێک بەسەر ژنانە بووگە لە توول ئەم 44 ساڵا شاید فرا مناسب نەوێت منتا بە تۆر واقعی على رغم خیزشە على رغم ڕەحبەری ژنان على رغم ئەوەی کە ژنان نەقشە برجسته پیش قراولیان لە مبارزاتا بووگا منتا وەزعیەت واقعی فرێک لە ژنان قشر عەزیم لە ژنان حتا لە توول ئەم جنبشە تەغیرە عەجیب و غەریبی نەکردگا بەو معناکە قوانین مەسەب کەماکان ئیجرا ئەوێ لا أقل للشكل فرمالكيا كما كان إجراء به سنة فرهنگ أقب ماندو بياكسالار هشتا لو جامعة سيوري كي بي الناز السنيني هس حتى لطولو خيزشا لو پنجمانا 5 جن گزارش کشتن 5 جن للروزنامه‌گر رسمیه اعلام کریاگا و به اصلاح سایک لقتل ناموسی هالبان سریو ژنان علاوه بر ئەوەی کە جمهوری ئیسلامی لە شکل اجتماعیەکەیە لە شکل قانونیەکەیە دنیایەک محدودیەتی بۆیان ئیجاد کردگا لە ناو خانەوادا و لە ناو جامعەیشا لە تەرەف نزیکانیانەوە مورد تحقیر و ئازار و خشونەت جسمی و جنسی قەراریان گرگە بە تۆر واقعی ئزدواجگەل ئیجباری ئزدواج مناو طلاق شرایط غیر قابل تصور بۆ طلاق مسئله حق حزانت مسئله فقر مسئله فلاکتی که توش ژنان سەرپەرست خانەوادەست حتى بۆ عادیترین مسئله که لە جامعەیەکی کامڵەن عادی و نۆرماڵە کە ئیسلام کە مەسهەب حکوومەت ناکات بەسەریا و قوانینەکەی لێنە و سەرچاوە ناگرێ سەفەرکردن ئەمرێکی فوقالعادە عادیە منتها لە ئێرانە سەفەر منوتە بە ئیجازەی چەندین ڕەدە لە پیاگەل باوک برا شەریک زندگی مامۆ خاڵۆ ئەگەر باقیەکەی حزوری نەبوو ئەمانە خود بە خود لە ژن لە عەرسەی اجتماعیە بۆ خۆی وەکو نەفس خۆی وەکو ئینسان موقعیەتێکی فەرام کردێ کە شاید بەشی لە ژنان ئەم خود باوەڕیچیانە لە دەستاگا یان لە دەستیان دابوو کە ئەتوانن منشأ تەغیر بن ئەتوانن ئەم وەزعە قبول نەکەن على رغم مبارزات فرا وعلى رغم اعتراضاتي كبم وضعيته كرياغا وعلى رغم تنداين جمع والسفي فرتولاني للجنان سفي فرقوري للجنان
تەنەداینیان بەم وەزعیەتە منتها سەفێک گەورەتر لە ژێرم فشارا هەست لە ژێرم فشارا بووگە و ئیسەیچە هەست و ئەم وەزعیەتە تەنها با ئاوا بێژم حجاب یەکی لە ئەرکانگەل ئەسڵی ئیسلام سیاسی و جمهوری ئیسلامیە هیچ تەردیدی لەما وجودی نییە وەێ بە تۆر واقعی حجاب تەنها مەسئلەی ژنان نییە تواو ئەمانەکە من ئایسە ئشارەم پێکرد لە قوانین دەسوپاگیر دەوڵەتیە و تا قوانین خانەوادە و فەرهەنگ و سنت پیاکسەلات ئەوامەڵێ بووگە کە ژنی تحت فشار داناگا ژنی لە موقعیت اجتماعی خواردترە قەرارداگا ڕەتبووین لە خیابانێکەوە وە چواردانە پیاک ممکنە تماشاتکەن وە چواردانە قسەت پێ بکەن کە ناشی لە لۆمپەنیزمە حاکم بەر ئەو فەرهەنگەسا ئەمە خۆی دەردێکە کە توولە کێشێ بۆەوە دوورسە بێتەوە توولە کێشێ بۆەوە تۆ ئەو ئێعتماد بە نەفسە بەدەستپێری ژنان ئەسڵەن موقعیت و ئەسڵەن شرایەتێکی ئاسانیان نەبووگا لە تواو جەوامە ئیسلامزەدا و حتا لە ئوروپایکە کە لەو جەوامە ئیسلامزەدا مهاجرەتیان کردەوە هاتکن من لە تەک خانەوادەگەل خارجیە کارەکەم کە لە ئەفغانستان پاکستان و بەشی لە کشوەرگەل ئافریقایی سومالیا وانەوە هاتکن مەحەل کارەکەی من ئیمکانێکی هەست بۆ ئەوە مناڵگەل 6 ساڵە فکری کەرەوە کەنیشکێ 6 ساڵە کوڕی 6 ساڵە بتوانێت لە شنا و لە ئستفادە لە ئستەخ بەرخوردار بێت ئێمە هەسمان باوکودایکەلێک کە کەنیشکە 6 ساڵەکەیان ممانعەتەکەن لە هەناردنی بۆ ئستەخر ئەمە هەلا یەکێک لە مدرنترین کشوەرگەل ئوروپاییە زندگیکە ئیسە فکری کەرەوە ئەمە هەڵگەڕنەرەوە بە جامعەیەک وەک ئەفغانستان کە حەقت تەحسیلی لە ژنان سنگە هەڵیگەڕنەرەوە بۆ جامعەیەک وەک پاکستان کە قەتڵ ناموسی وەسە ئاو خواردنەوە و هەڵیگەڕنەرەوە بۆ ئێران کە شەریک زندگیەکەت ئەتوانێت سەر تۆ بوەڕێت لە خیاوانە بیچەرخنێ و بە ئفتخارەوە بێژێ ئەمە سەر بڕیاک ژنەکەی منە کە ئەوە وا منوتم نەیکردگە ئەم شرایطە مطلقاً لە هیچ زمانێکە بۆ هیچ کەسێ سادە نیە قبولکردنی سادە نیە تیا زندگیکردن سادە نیە و خود ئەم جنبشە خیزش انقلابیە کە لە تێی ئەم پەنجمانگە لە ئێرانە حالە جەریانە مهڵەتێکی دا بە ژنان کە ئەم خود باوەڕیە بەخۆ پیاکەن منتا ژنان پێشڕۆ نەقش عومدەیان بوو وەزعیەتە نەقش عومدەیان بوو لەوە کە حزور علەنی خۆیان لە خیابانە ئیعلام کەن و بێژن جمهوری ئیسلامی مانگەرەک نییە ئەوەی کە لە جمهوری ئیسلامیە زیندانی سیاسیمانەست و بەشێک فرەیان ژنانن ژنان پێشڕەوێکن کە نەقشی فرەفرە گەورەیان لەم خیزەشە ئینقلابیە لە ئیعلامن تەنەفر لە ئەم سیستەما لە ئاپارتای جنسی لە ضد ژن بووین جمهوری ئیسلامی و لە تواو قوانینێکی دەسوپای ژن لە انتخاب لە باسیەوە تا انتخاب ئایندەی تا هەر شتێک بە زندگی شخصی مربوطە ئەگرێ ئەمە قەدەمێک بوو بێ ئەنازە گەورە قەدەمێکە بێ ئەنازە گەورە من ئومیدوارم لە 8 مارسیشە لە ڕۆژ 8 مارسیشە باستاب پیاکات سپاس دەکەم هاوڕێ مەلەکە هاوڕێ هەڵاڵە دێمە لای تۆ هەر وەک بە جزئیاتەوە هاوڕێ مەلەکە باسی کرد ئەم مشکلاتە دژ بە ژنان هەیە قانون لە دژیانە سنەتی پیا و سالار لە دژیانە ئەو عرفە کۆن و دواکەوتوانە هەمووی لە دژی ژنانە هەلو مەرجێک پێکاتووە کە باوەڕ بەخۆبوونێک لە ناو کۆمەڵگا بە ژنان دراوە بەشێک نەک هەمووی بەشێک لە پیاوان لەگەڵ ئەم ڕەوەندەیە لەگەڵ ئەم ڕەوتە ئینسانیە هاتوونەتە پێشەوە هەنگاویان هەڵێناوە بەڵام کافی نییە چون لەبەرەوەی کە سنەتی پیا و سالارانە یاسایی بووەتەوە لە توولی 44 ساڵە خراوەتە مێشکی باوک برا کوڕ و جنسی نێرینە لە کۆمەلگایە چ هەلومەرجێک یا چه کاروبارێکی تایبەتی ئەتوانرێت لە بزوتنەوەی ژنیانە وجودی هەبێت کە بە شێوەیەکی دوفاکتۆ خۆیان بتوانن دژ بەم یاسا پیا و سالارانە کار بکەن و کۆمەلگا ڕێکخراوتر بکەن بە تایبەتی ژنان دژی بەم یاسانە فەرموو بەڵێ لە ئیدامەی قسەی هاوڕێ مەلەکە کە بە دروستی باسی نەقشی مەسهەبی کرد
تماشاکەن پیا و سالاری سیستمی سەرمایەداری تەغزیەیەکە کاری پێێتی ڕۆشتیەدا مەدانی پێدا کە پەرەپسێنێ لە کۆمەلگە لە ناو خانەوادەیە ئەبزارێکە ئەسلحەیەەکە کە ئیداتە دەست پیا و بۆی کە بتوانێت کۆنتترۆلی باقی ئەفرەتی خانەوادە بکە مەسهب کاری پێەتی لە مزگەوتەکان هەموو جمعەیەک نەمازی جمعە نوێژی جمعەی جەماعەت فقط کاری بەتایبەت لەم 43 ساڵە هەروەکو بۆ خۆتانەڵی کاریەوە بووە کە بڵێ کە چۆن ژن وەکو ئەحشام وان وەکو پاتاڵی ماڵی خۆت وایە هەر بەڵایەکە ئیشتیا لێ بوو بەسەریا بێنە گەوای نەکرد وایە ئەگەوای نەکرد ئاوای لێ بکە و لە خودی ناو کۆمەلگا و فەرهەنگێک کە ساڵهای ساڵیشە خەڵک لەگەڵ خۆیان کێشاوە بەعزێ داستانی هیچ و پوچ و بێ ئەساس و زۆر خارج لە واقعیەتێ هەروە ماوەتەوە لە ناو خانەوادەکە بازێ خانەوادە و بەتایبەت بەشێکی کە ئیمکانی بە تەحسیل و بە ئاگاهی پیاکردن و ئەوانێ نەبووە هەروە ئیدامی پیدا کردووە دەنەتیجە بمان هەوێ مبارزە لەگەڵ و پیا و سالاریە بکەین کە خدمەتی زۆر توولانیە کە بە خدمەتی خودی مەسەبە پێش لە مۆدلی سەرمایەداریە ئەوەندە خدمەتی توولانی و ئەوەندە ساڵە ڕیشەی دابتاوە لە هەموو کۆمەلگاکانە کابەیەکێکەوەیە کە دەستی مەسهب کورتکەیتەوە کە لە ژیانی خەڵک سیستمی سەرمایەداری لابەری مبارزە لەگەڵ سیستمی سەرمایەداری مبارزە لەگەڵ مەسهب و بە ئیزافەیەوەی ئاگاهی خەڵک بەریتە سەرەوە ئەو بەشێک کە تۆ دقیقە ناڵی چی بکەن لە ناو خۆیانە درستە ناتوانین بڵین ئێستا سیستمی سەرمایەداری لابین درستە مەسهب هێشتا هەر لە ناو خانەوادەکان هەیە حتا وەختێکیش خەریکی نەڵێن مەسهب خصوصیە بڕۆ عیبادەتی خۆت بکە حەق نییە دەخاڵەت بکەی لە زندگی خەڵک بە مۆدلی و ئەبزاری مەسهب مزگەوتەکانی شتەقیەت نابێ ببن نابێ پولیان پێ بدرێ دەوڵەت خەریکی بە شێوەیەکی سکولار حتا بەرخۆت بە مەسابەکەی لە مەرحەلەی ئێستادا کە قسەی لەکەین وەلی ئاگاهیدان لە ناو کۆمەلگایە شتێکە کە دروستە مزگەوت و سیستەمی دەوڵەت بە شێوەی سیستماتیک هەمیشە و ئەبزارە لێ ئەستێنێ مەحدود دەکاتەوە بەڵام هێشتا قدرەتی خەڵک وەختێک کە ئەتوانێت سازماندەهی بکە حرەکەتێک وەختێک کە ئەتوانێت تەشەکولێک دروستکە ئەشتوانێ ئاگاهی بات بە محیتی دەوروبەری خۆی بەو کەسانی کە لە دەوروبەری کۆبوونێتەوە ئێمە ئیمڕۆ هەموو شعاری شوراکانە دەین کە یەکێک لە کارەکانی شورا ئەوەیە چۆن ئاگاهی بەرێتە ناو ئەو عزوانەی کە ئەتمادیان بە ڕەهبەران لە شورا هەیە کە بڵێن کە ئەم هاوڕێی ژنەکە ئیمڕۆ لە مقابلی ئێمە لە شۆڕایە وجودی هەیە دەبێت ئاوا بەرخوردی پێ بکەین هاوڕێ هەڵاڵە فێر ببین لەو بڕم یەک دقیقە وەختمان ماوە تۆ جەمبەندی بکە فەرموو زۆر باشە کەوابوو منزورمەوەیە کە ئاگاهی زۆر مهمە ئاگاهیدان لە ناو کۆمەلگای پەرساندنی هەرو جەماعەتەی کە ئێوە کوتان و هەمومان ئاگاهین کە پشتیوانیان کە لە مبارزاتی ژنان کە لە پشتیانن ئەوانە خۆیان ئەتوانن ئەو ئاگاهیە بەرنە ناو جامعە لە خانەوادی خوان و دەست پێکە حتا کۆمەلگاکانیان لە ناو شەوراکان لە ناو مەجمەعەکان کە دروستیەکەن لە حرەکاتی ئاعترازی لە بەرخۆردهایەکی دروستکە ئەیکەن جوابی نەدان بە ئەو مەسەبە دواکەوت و بە ئەو سیستماتیک ئەزیێت و ئازاری ژنان تۆهین پێکردن تەنیا ڕێگەکەیەوەیە کە شێوەیەکی زۆر مدرن و بەرابەری تەڵەبانیان ببێت لەگەڵ ژنان لە هەموو ئەرسەکانە ئەمە ڕێگەیەتی هەر کەسێک کە لە عەلەیهی دواکەوتوی مەسەبە هەر کەسێک کە لە عەلەیهی ئەم سیستمی سەرمایەداریە کە ژیانی لە خەڵک خراپ کردووە هەر کەسێک کە لە عەلەیهی جمهوری ئیسلامی و ئیمڕۆ هاتۆتە مەیدان ئەبێ یەکێک لە پەرچەمەکانیشی ئەوە بێ کە لە عەلەیهی پیا و سالاری بێت زۆر سپاس دەکەم هاوڕێ هەڵاڵی عەزیز هاوڕێیان مەلەکە و هەروە سعید یێگانە مەمنونم لەوەی کە بەشدار بوون لە بەرنامەیە سپاس یەکەم لە ئێوە بینەرانی عەزیز حەز دەکەم کە جاریش کەش ئاگادارتان کەمەوە کە هەر پێشنیارێک هەر قسە و باسێکتان هەیە تکایە بە هەر شێوەی ممکن بیگەێنن بەدەست تەلەڤیزیۆنی پەرتە و ئەتوانێت بۆ بەرنامەکانی داهاتوو استفادەی ببێت بۆمان
کات و ساتێکی خۆشتان بۆ ئارزوەکەم. سپاس ئاڕوسای. ممنون.